خێزانێکی ئاوارەی شەرقات لە بەغدا بەهۆی هەژاری و کەم دەرامەتی و دەستکورتیان ناچار دەبن کە دەست بە فرۆشتنی مناڵەکانیان بکەن. من صارت هاي مال الدواعش اجانا لي کاتێک هێرشی داعش دەستی پێکرد ئێمە ڕوومان لە بەغدا کرد 5 منداڵم هەیە 4 کچ و کوڕێک 2 منداڵان دوانن بیرم کردەوە دوانەکان بە ملیۆنێک هەتا 2 ملیۆن بفرۆشم بۆ ئەوەی بژێوی خوشک و براکانیانی پێدابین بکەم. من 5 منداڵم هەیە دەمەوێت دوانیان بفرۆشم زەهرا و زەینەب وەستیانیان بهێڵمەوە. کاتێک دایک و باوک بیر لە فرۆشتنی مناڵەکانی خۆیان بکەن بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆیان پێدابین بکەن ئەمە لە خۆیەوە بە کارەساتێکی دڵتە زێن دەژمێردرێ. بەڵام خەڵکانێکن بیری مرۆڤایەتیان هەر لە دڵماوە بۆ ئەوەی ئەم مناڵانە لە ڕێگا دەرنەچن و ئامادەشن کە دەستی هاوکاری و بەخێوکردنیان بۆ درێژ بکەن. الحقیقە ئانی لە ڕاستیدا من و هاوسەرەکەم منداڵمان نابێ هەر بۆیە بیرم کردوێتەوە ئەو دوو منداڵە بکڕم و بە خێویان بکەم. مناڵێکی زۆر لەسەر شەقامەکان دەبینم گوتم جا بۆچی ئەوانی ژوور لە شەقامەکان بکەن و بڕیارمدا ئەو دوو منداڵە هەڵبگرمەوە و گشت پێداویستەکانی بۆ دابین بکەم. لە ڕووی ئاین و مرۆڤایەتی فەرمایشتی خوا قەدەغەکردنی فرۆشتنی مرۆڤی بە هەموو جۆرێک کردووە و لە کۆمەڵگایەکی ئیسلامیدا کەسایەتی ئاینەکان یاسای ئاسمان بۆ مرۆڤ ڕۆن دەکەن. مەسەلەی فرۆشتنی مرۆڤ ئەوەی لە نێو زانایانی ئاینیدا بە بازرگانیکردن بە مرۆڤەوە پێناسە دەکرێت ئەو کارەیە کە بە دڵنیاییەوە شەرعی خوددا حرامی کردووە. تەواوی ئەم کارە بە پێچەوانەی شەرعی خواوەندەوەیە لەبەر ئەوەی خواوەندی مەزن لە قورئانی پیرۆزدا دەڵێت ئێمە مرۆڤمان پیرۆز کردووە و خۆراک و خۆشیمان پێبەخشیوە و مرۆڤمان لە زۆر لەوانی دروستمان کردووە پایەبەرزترە. ئەمڕۆ لە بەغدا لە نێو خێزانێکی ئاوارەدا لە هاوینێکی گرم فرمێسکەکانیان وەک بارانی بەهار دەڕژان. ئەم خێزانە هیچ ڕێو شوێنیان نەما تەنانەت چیرۆکێکی دڵتەزێنیان دەجێڕایەوە. سڵاح بامەڕی دەنج ئەمریکا بەغدا.